کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر کتێبخانەی کوردی بە شێوەیەکی گشتی ئەو بەرهەموو کتێب و نووسراوانی کە لەناو کتێبخانەی کوردیدا هەن تا چەند لە ئێستادا دەکرێت کتێبخانەی کوردی دۆخی کتێبخانەی کوردی بەگشتی ئایا کتێبخانەی کوردی کتێبخانێکی هەژارە یاخود کۆی هەموو بەرهەموو نووسینانەی کە وەردەگێڕێن بۆ زمانی کوردی لە چ ئاستێکدان کللتوری خوێندنەوە لە هەرێمی کوردستان بەتایبەت تا ئێستا تا چەند پەری پێدراوە بە شێوەیەکی گشتی باز لە کۆی ئەو ژانرا و بوارانە دەکەین کە پەیوەندی بە کتێبخانەی کوردی و کتێب و نووسرا و بڵاوکراوەکانەوە هەیە ئەمڕۆ مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و وەرگێڕ لەگەڵمان گفتوگۆی ئەم بابەتە دەکات. کاکەڵکەوت بەخێر بیت باین باش سوپاس یامەدەبن دەکەین بەخێر بیت. بە شێوەیەکی گشتی ڕەنگە قسەکردن لەسەر کتێبخانەی گشتی باسی زۆر هەڵبگێت بەڵام با بە شێوەیەکی گشتی دەست پێ بکەین تا چەند ئایا کتێبخانەی کوردی لە ئێستادا ئەوەی کە پێی دەوتێت پەتوخانەی کوردی هەژارە؟ ئێمە ئەگەر قسە لەسەر کتێبخانەی کوردی بکەین ئەمڕۆ و بەراوردی کەین بە پێش سەردەمی ڕاپەڕین واتە و سەردەمێکەوە با بڵێن کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتی سەدام و حکوومەتی بەعسی ئەو سەردەمەیە بوو بێگومان گەشەکردنێکی هەم چەندایەتی و هەم چۆنایەتی بەدی دەکەین بۆ چونکە هەم ئەو دەرفەتانەی کەوا بۆ کورد ڕەخساوە لە ڕوویبوونی دام و دەستگای سربەخۆی خۆماڵیەوە و هەم لە ڕووی ئەو پانتایە ئازادیەی کە لە دوای با بڵێن ڕاپەڕینەوە بۆ نووسەران و وەرگێڕان دەستەبەر کراوە ئەمە ئەو زەمینەی ڕەخساندووە کەوا کتێبخانەی کوردی بەراورد بە بڵێن کتێبخانەیەکی هەم دەوڵەمەند بێ هەم هەمە ڕەنگ بێ بەڵام ئەم کتێبخانەیە بۆ خۆی هەندێک گرفتی هەیە لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەگەر شتێکی بخەمە سەری بەر لەوەی بچمە سەر ئەو گرفتانە لە دوای ڕوخانی سەدامیشەوە دەرفەتێکی زیاتر بۆ کوردستان و کتێبخانەی کوردی ڕەخسا بە حکمیەوەی باری ئابووری کوردستان گەشەی کرد پارەیەکی زیاتر لەو بەشە بودجەی عێراق کەوتە دەست بەڵێ بڵێن هەرێمی کوردستان بۆیە تەماشا دەکەین دەرفەتێکی زیاتریش لەوێ ڕەخسا بەڵام یەکەم گرفت کە ئێمە لە مەسەلەی کتێبخانەی کوردی بەدەستیەوە ئەناڵێنین بێسەری و بەرەیی و نەبوونی بەرنامەیەکی تۆکمەی هەمەلایەن کەواتە کتێبخانەی کوردی کتێبخانەیەکی هەژارە؟ ئێمە ئەگە بڵێن کتێبخانەیەکی هەژارە بە پێی ئەو ئیمکانەتی کە ئمڕۆ لە بەردەستایە بە پێی ئەو پێداویستیانی کە خوێنەری کورد هەیەی و بە پێی ئەو بوارانەی ئەو بوار و کایانی کە پێویستە وەرگێڕان و نووسینیان لەسەر بکرێ لە ئاستی پێویستدانە ناڵین وەرگێڕانەکە لی دەربێن ئەگەر ئێمە وەرگێڕان دەربێنین کە ئەتوانین بڵێم ڕێژەی سەتی هەفتا ئەگەر زیاتر نەبێ هەفتای ئەو بەرهەمانی بڵاو بنەوە بەرهەمی وەرگێڕاون لە زمانە جۆر بە جۆرەکانەوە بەڵام خۆماڵی نووسینی خۆماڵی ڕێژەیەکی ئەوتۆنیە لەوانەیە ئەمەش پەیوەندی بە یەکەم توانای نووسەران و ئاسۆ و دنیا دیدیانەوەیە دووهەم خەمخۆری نووسەرەکانمان لە بوارە جۆر بە جۆرەکانە سێ زاڵبوونی پانتایی سیاسی بەسەر کایە مەعریفی و فکری و ڕۆناکبیرەکانی ترەوە واتە ئەوەندەی خەڵکی ئێمە لە بواری سیاسەتە بۆ لە کوردستان لە هەرێمی کوردستانی خۆمان باس بکەین ژمارەی زۆر نووسەرمان هەیە کە ڕەنگە بەراورد بە هەندێک وڵاتی گەورە ڕەنگە ڕێژەکە زیاتر بێ ئەنی خۆ ژمارەی زۆر نووسەر هەیە ئەمە پەیوەندی بۆیە کە نووسەرەکانمان کەم توانان یاخود کەم بەرهەمن بڵین ئەتوانین بڵین ئەو نووسەرانی ئێمە هەمانە وەکو ئەخیر دەربڕینی خۆم دەرم بڕی بەشێکی زۆری ئەو نووسەرانە ئەوەندەی سەرقاڵی سیاسەتن سەرقاڵی کایەکانی تری فکر و معریفەنین ئەمە یەکەم خاڵی دووهەم نووسین هەمە جۆرە تۆ ئەگەر وتار بنووسی جیاوازە لەوەی لێکۆڵینەوە توێژینەوە بنووسی چونکە تۆ بۆ لێکۆڵینەوە توێژینەوە پێویستە بە سەرچاوە هەیە پێویستە بە شارەزابوونی زمان هەیە پێویستە بە وەختی نووسینەوەی ئەو بەرهەمە بڵێن لێکۆڵینەوەیە هەیە ئەمە وەکو وتارێ نییە مەسە من دابنیشم توانم لە ڕۆژێکە لانی کەم وتاریا دوو وتار بتوانم بنووسم بەڵام ئەگەر هاتە سەر لایانی لێکۆڵینەوە و توێژوونەوە ئەمە پێویستی هەم بە وەختە هەم بە کاتە هەم بە ئیمکانیەتی مادیە هەم بە مەکتەبە و کتێبخانەیەکە کە تۆ هەت بێ بۆی پشتی پێبەستی بەرهەمەکانی خۆتی پێ بنووسی لەم ڕوانگەیەوە نووسینی کوردی ئاستەمی وشیاری خودی نووسەرەکە لە بەردەمیایە ئاستەمی کات لەبەرەوەی ئەو کەسانی دەنووسن ئیشی تریانێ ئیشی سەرەکیان وەکو هەندێک وڵات نووسین نییە مەسەرەن فەرمانبەرە و ئەنووسێ دوکاندارە و بڵێن ئەنووسێ ئیشێکی تری هەیە و لە تەنیشتیا نووسینەکەی خۆی ئەنجامەدا ئەمە چەند کاریگەرە بوو سەر فکریان بڵێن زاراوە زمانی کوردی چونکە ئەمانە هەمووی لەوانە زۆر جار کتێب هەبێت وەرگێڕانە
زۆر جار لەناو ئەو کتێبە کە هەندێشتە هیچ ڕابتی بە کللتوری ئێمەوە نیە یان دوورە لە کللتوری ئێمە خوێنەرەکەی کەم نابێت ئەو کاتە خوێنەر زیادە کەمە چونکە ئەمە زۆر جیاوازی زۆر هەیە خوێنەر لەگەڵ وەرجێڕ ئەم دووشتە با ئێمە لە یەکی جاکەینتوان لەسەر هەرێکیان قسە بکەین مەسەلەی وەرجێڕان بۆ خۆی لە کوردستانە ئەویش هەروەکو بواری نووسینەکە گرفتی زۆر لە بەردەمیایە یەک ئەو کەسانی کە ڕوویان کردوتە وەرجێڕان هەمویان یا بەشی هەرە زۆریان شارەزاییان لە هەردوو زمانە کە زمانی سەرچاوە و زمانی کوردیە نییە بۆ نمونە تۆ ئەگەر لە زمانی عەرەبیەوە بەرهەمی وەرجێڕی هەبێ شارەزای زمانی عەرەبی یەکەم شارەزای زمانەکەی خۆشبی شارەزای ئەو کایەبی کەشتەکەی تیاوەرە جێڕی بۆ نمونە ئەگەر تۆ لە بواری فکردا بتەوە وەرجێڕان بکەیت دەبێت شارەزای ئەو کایەیەبی و بتانی لە کوردیشە ئەو دەستەواژە و زاراوانە بدۆزیتەوە بۆ بابەتەکەی خۆت کە گونجاو بێ لەگەڵا بۆ نمونە ناتوانانی بابەتێکی فەلسەفی بەدەستە و دەستەواژە و زاراوەی کشت و کاڵی کە لە کوردستانە زۆر زۆرە لەگەڵ دەستەواژەی ئەدەبی بکەیت بۆ چونکەمە دوو کای جیاوازە لە بواری وەرجێڕانە یەکەمین گرفت مەسەلەی هەژاری ئاستی زمانەوانی ئەو کەسانەیە کە لە بواری وەرجێڕانە ئیژەکەن تەنانەت یعنی ئەتوانی بڵێ هەندێک کەس ئەگە سەفەرێکی تاران بکە بۆ مانگی بمێنێتەوە دوای مانگەکە هاتۆ تەماشاکەی دەزەکە بە وەرجێڕان پەیوەندی بە لەوازی نووسەرەکە وەرگێڕەکەەوە یاخود پەیوەندی بەوەیە کە فلتەرێک نییە بۆ منە یەکەم ئێمە فلتەرمان نییە یعنی ئەگەر هەش بێ فلتەرێکی هەژارە هەر لەبەر ئەوەیە ئەگەر ئێمە ئێستا بچین سەیری کتێبخانەکان بکەین بۆ نمونە لە شاری سلێمانی کتێبخانەی ئەندێشە و غەزەل نووس و ئەو کتێب فرۆشانەی تر بکەین تەماشا ئەکەین کتێبخانەکە زۆر دەوڵەمەنە یعنی گە تۆ بچیتە ناو ئەو کتێبخانانە ئەڵێ سەرچاوەکانی کورد چ بە زمانی کوردی و چ بە وەرجێڕان زۆر زۆرە بەڵام ئەگەر بێت و من لەو ماوەیە کە سەردانێکی ئەندێشەم کرد لەگەڵ برادێکی وەرجێڕاوتم ئەگە بێت و لیژنەیە دروست بکرێت لەلایەن حکوومەتەوە بە هەڕەمەکیانە کتێب هەڵگریەوە نیە نەک ینی بە چاوی خوێنیتەوە بە هەڕەمەکیانە 100 کتێب هەڵبژێرین کە وەرجێڕاوە ئەم 100 کتێبە بیدەینە 100 وەرجێڕ یا 50 وەرجێڕ بڵێن زەحمەت نەبێ بەراوردێکمان لەگەڵ زمانە ئەسلەکەیە بۆ بکە بەپێی شارەزایی بزانین چەند سەرکەوتوو بۆ لە وەرجێڕانە بۆمان دەرەکەوێ نەبوونی ئەو فلتەری جەنابە باسی دەکەی ئاژاوەیەک و پشێویەکی زمانەوانی و وەرجێڕانی زۆر گەورەی دروست کردووە و ئەمە مەترسیەکەی ئێستا دەست ناکەی دەرناکەوێت مەترسیەکەی ئەو نەوەیە کە بە هەڵە فێر دەبێت لەسەر زاراوەکان و وشەکان لە داهاتوە ئەوەچێت لە زانکۆ بەکاری دێنێ بۆ توێژینەوەیەکی بەتایبەت بۆ زاراوەکان ئێمە گرفتێکی گەورەمان لە بواری وەرجێڕانە هەیە گرفتی خوێندنەوە بۆ خۆشی ئەوەیە یەکەم ئێمە لە کوردستانە خوێندنەوە نەبووتە کولتورێ کولتور چییە ینی بۆ نمونە من حەڤە ساڵ لە وڵاتی دانیمارک ژیاوم منداڵ هەر لە باخچەی ساوایانەوە فێری خوێندنەوە ئەکرێ لە قوتابخانەی سەرەتاییەوە یەکێکوەردەی ئێمە نەیتوانیوە ئەمە بکات نەیتوانیوە لەوێ خوێندنەوە دەرسێکی سەرەکیە بۆ نمونە زمانی دانیمارکی مامۆستاکە هەفتەی جارێ ئەچنە کتێبخانەی قوتابخانەکە کە پڕە لە کتێب هەموو جۆرە کتێبێکی تایە کە ئێمە کتێبخانەکانمان ئەگەر هەژبێ لە ژوورێکی بچووکدان ناوە و قفڵیان لێداوە بۆ مناسبات بەکاری دێنن ئەو کاتە ئەو هەر منداڵی کتێبێ هەڵەبژێرێ بە سەلیقە و زەوقی خۆی ئەی خوێنێتەوە بە پێی بەرنامەی خوێندنەکە و کاتە ڕۆژێک نۆرەی ئەو دێ ئەبێ ئەو کتێبەی خوێنوێتەوە بێنێ بۆ قوتابیەکانی برادەری لە پۆلەکەی باس بکە هاو پۆلەکانی ئەمە واتە دوایەوە لە ناو ماڵەکانە لە خێزانەکانە دایک و باوکەکان بایەق بە خوێندنەوە دەدەن ئەمەش لای ئێمە نیە خاڵی سێهەم لە ئاستی با بڵێن زانکۆکاندا خوێندنەوە نەبووتە کولتور لە ئاسی چوارەمە حکوومەت کار ئاسانی نەکردو بۆی لە هەموو گەڕێکێکا کتێبخانە هەبێ من ناچار نەبم بۆ نمونە ئەگەر لە گەڕێکی ڕاپەڕین بژیم هەر ئەبێ بچمەوە کتێبخانەی گشتی لە ناوجەرگەی شارە بۆی کتێبێ وەربگرن ئەمەش ئاستەنگە چکە کە تۆ ئاستەنگی ئەمەش گرفتێکە گرفتێکی تر گەشەکردنی بڵێن تەکنەلۆجیای زانیاریەکان ئەمیش بۆ خۆی توانیوێتی خوێنەرێکی ڕواڵەتکاری بێبناغی زانیاری دروستکە ینی تۆ هەر سەیری هەر کەسێ بکە ئەوەی کاچێتە ناوژێکێکە لە هۆکارەکان بەڵام بۆ خۆ ینی زۆنی وڵاتان هەتا خۆشیان دروستکەری تەکنۆلۆژیاکەن لەگەڵ شاخ خوێندنەوە هەر کەلتوریانە لەبەرەوەی ئەوان ئەوەی یەکەمیانەیە کە من وتم کولتوری خوێندنەوە ئێمە جگەلەوەی کولتوری خوێندنەوەکەمان نییە کە کەوتین بەسەر ئەم تەکنۆلۆژیای زانیاریەدا دایپۆشیوین ینی بۆ نمونە من ئەمێ بابەتێ بخوێنمەوە نانم بە کتێبێ لەسەری بخوێنمەوە ئەچم لە ئەنتەرنێت ئەگەر زمانی بنووسم لێ ئەدەمەوە چالاکی کران لە ساڵانی ڕابردوو هەفتەی بە کولتورکردنی خوێنەوە کۆمەڵە چالاکی جۆراوجۆر لە ڕێکردنەوەی پێشانگای جۆرا و جۆرەوە
ئەوەی کە ساڵانی ڕابردوو لە سلێمانی دەکرا پێما بێستا بۆی خێراییدارەیەوە کەس بۆ یاخود ڕاگیراوە تا چەند ئەمانە هۆکار دەبن بۆ ئێمە ئەوە دروست بکەین کە پێی دەڵێتەوە کللتوری خوێندنەوە ئەوە ئەتوانی ناوی بنی ئەگەر بە زاراوەیەکی پزیشکی ناوی بنی ئەوە زیاتر بریتە لە ئازارشکاندن نەک بریتە لە چارەسەرکردن ینی دەستیان خۆش بێت کارێکی باشە چونکە تۆ ئەگەر ئەساسن کولتوری خوێندنەوە لە قوتابخانەکان دروست نەکەی بەوەی 2 هەفتە یا مانگێ بڵێن کتێبخانەیەکی گەڕۆک دێتە گەڕەکەکەتەوە دەرفەتی کتێبی هەرزانت بۆ دەڕەخستێنێ بۆ ئەوەی بخوێنیتەوە بەمە کولتورەکە دروست نابێ کولتورەکە ئەوەیە حکوومەت بتوانێت زمینە سازی بۆ کولتوری خوێندنەوە بکە یەک لە باخچی ساوایان و قوتابخانە سەرەتایەکانە 2 بە دروستکردنی کتێبخانە لە هەموو قوتابخانەیەەکە 3 بە دروستکردنی کتێبخانە لە هەموو گەڕێکێکە 4 دەوڵەمەندکردنی ئەو بڵین کتێبخانانی کە لە گەڕەکانایە بەو کتێبانی کە هەموو کەس پێویستێتی باش لەسەر بڵێن زمانی کوردی لەسەر زاراوەکان چەند گرنگە فەرهەنگی کوردی بۆ کوردی هەبێت چونکە زۆر جار کتێبێک خوێنم زاراوەی مەسەن لە ڕۆژهەڵاتەوە بەکار هاتووە هەندێک کەلیمە هەیە لای من ئەسڵان مانایەکی ترە لای من لەوانەیە هەر بەکار هەیە یان لەوانەیە تێنەگەم ئەسڵ ئەوە چەند گرنگی هەبێت ئایا گرنگی بەوەدا لە کوردستانە لە ماوەی ئەم 10 ساڵی پێشوودا کۆمەڵی فەرهەنگی باش دروستکران فەرهەنگی عەرەبی کوردی ئینگلیزی کوردی بە کوردی ئێمە بەڵێن ئەوەی شێخ محەممەد خاڵمان هەیە وەختی خۆی لەگەڵ هەندێ فەرهەنگی تر کە لەم سەردەمەدا بۆ کوردی بە کوردی دروست نەکراوە بەس ئێمە گرفتێ لەو گرفتانەمان کە هەمانە ئێمە دەمانەوێت زۆر نەتەوە پەرز بین یا بە معنە زانستیەکەی زۆر ناسیۆنالیست بین ئەمە مەبەستم لێی چییە بۆ نمونە ئێمە ئەمانەوەی یەکگرتنی کوردان لەسەر ئاستی زمانەوانی وەرجێڕان دروستکەین بەر لەوەی لەسەر ئاسی سیاسی و هەڵگرتنی سنوورەکان بێتە ئاراوە ئەمیش وەهمە ینی خەیاڵێکە ینی نایەتە دی وە کارەساتی گەورەی لێکێتەوە بۆ نمونە مەبەستم لەمە چییە ئێمە کۆمەڵی وەرجێڕی باشمانەیە لە ئێرانەوە هاتوون ینی خەڵکی ئەوێن لە کوردستان نیشتەجێن یا لە بڵێن باکوورەوە هاتووە لێرە نیشتەجێیە کاتی ئەمانە دەست بە وەرجێڕان دەکەن و بەشێکی زۆریان زاڵن بەسەر هەندێ بواری کولتوری ئێمەدا ینی لەبەرەوەی وەرجێڕی چالاکن ئەو زاراوە و دەستەواژانە بەکارێنن کە لە ڕۆژهەڵاتە زیاتر خەڵک بەکاری دێنێ کە خەڵکی لای ئێمە زیاتر بەکاری نایەنێ بۆیە ئەمە بۆ خۆی ئەو گرفتە دروستەکە کە جەناب باسیەکەی من ئەگە چوون بەرهەمێکی فەلسەفی فکری تەنانەت ڕۆمانێکیشم بخوێنەوە شتێکی تایە لی تێناگەم ئەی نابێ بە کوردی هەمبێت مەسەلەی فەلسەفە چونکە ینی هەندێک وشە هەیە قورسە ینی هەر لە کایی فەلسەفیە ئێمە وشەکانمان ئێمە هەژارین من بۆ خۆم لە هەندێک بواری فکری و فەلسەفی و تەنانە زانستە سیاسەکانە کە وەرجێڕانم کردووە بۆ نمونە نووسەرێکی وەکو عەلی حەرب وەربگرە فەیلسوفێکی لوبنانیە زمانێکی قورسی هەیە تا ئێستا دەوری 4 کتێبی مرجێڕاوە 5ەم ئێستا ئەچێتە ژێر چاپەوە ینی ماندوو ئەبم پێوەی بۆ چونکە هەندێک وشەی تێدا هەیە تۆ ناتوانانی ئاوای فڕێدەی لەبەرەوەی ئەو وشەی کە دێمە بەرپرسیارەتیە بەکارهێنانی وشەیە کە پڕاوپڕی وشەی نووسەرەکە نەبێ چەند خیانەت تێگەکەی یەک خیانەت لە نووسەرەکەی 2 خیانەت لە خوێنەرەکەی 3 بیرۆکەی نووسەرێک بەغەڵەت دەگەیەنی کە ئەو کەسە دوایی بەغەڵەت ئەگاتە نەوەکانی داهاتوو ئەمە بۆ خۆی گرفتێکە بۆیە ئێمە لە وەرجێڕان لە وڵاتەکانی دنیادا گەشەکردنی زمان بەچی بووە لە بواری فەرهەنگیە بە وەرجێڕەکانیان بووە وەرجێڕەکان کە هاتوون هەوڵیانداوە لە بواری زمانەوانی شاد زاراوە سازی بکەن زاراوە دابێنن مەسەن بۆ نمونە لە ناو عەرەبایکی وەکو هاشم ساڵح وەربگرە ئەدەبیاتی محەممەد ئارگۆنی وەرجێڕاوە ئەم کابرای هاتوو ئیشی لەسەر زمانیش کردووە واتە کۆمەڵێ وشە ئێمە مەسعود محەممەدمان هەیە مەسعود محەممەد بۆ نمونە چەند فەرهەنگێکی دروست کرد کە چۆن بتوانێت لەسەر ئەساسی پێوانەیی مەسەرەن پاشگر و پێشگر هەندێک وشە دروستکە کە شوێن بگرێت یەکێ لە وشانە بۆ نمونە ئێمە دەڵێن ئیستیسنا بە عەرەبی بەیانی ئەو هاتووە بە نەتیجەی پاشگرێک ڕیزپەڕی یعنی ئەو شتەی کە لە ڕیز ئەپەڕێ ئەچێتە دەرەوە ئەمەی بەکارهێناوە لەو فەرهەنگەیە زیاتر لە دەوری 700 وشەی تازەیە چیە لە نووسەرەکانمان هاتووە یا وەرجێڕەکان بێنێ لە بواری خۆیان بەکاری بێنێ تۆ کە شت داهێنرا بەکار نەهێنرا دەمرێ یعنی وەکو ئەوە تۆ کاڵایە بکری لە ماڵەوە داینی بەڵام تۆ بەکاری نێنی وەکو ئەوە نەدبێ بۆیە لەو بوارە داوای تۆیڵی پێویستیمان بەوە هەیە لە بواری کوردیدا فەرهەنگی زیاتر دروست کرێت پێویستە فلتەرێکمان هەبێ لە بواری دام و دەستگار ڕسمی و ناڕسمیەکاندا ئەوانەی وەرجێڕان دەکەن چوارچێوەیەکی ئوسوڵی بۆ دابنێن و هەوڵ بدەن ساڵانە پێشبڕکێی وەرجێڕان بکەن
حتا ئێمە شتێکمان هەیە وەختی خۆی گۆوارە لە لەندەن دەرەچوو پیانەوت ئەلناقت ئەدۆنیس و ئەمانە سەرپەرشتیان دەکرد لەناو ئەوەیە یەک بابی تێدا بوو کە پێی دەوت ڕێبەری خوێنەر بۆ کتێبی خراپ ئێمە لە کوردستان مەبەسی لەوە چی بوو مەسەن کتێبێ وەرجێڕاوە ڕەخنەگرێک ئەهات ئەیوو ئەم کتێبە وا وەرجێڕاوە ئەمە غەڵەتەکانێتی ئەمە شاشەکانێتی ئەمە وا نابێ وابێ ئێمە لە کوردستان وەرجێڕ و نووسەرەکانیش ناوێرین لەگەڵێکا ڕەخنە لە یەکتری بگرین چونکە بە شخصە ناکرێت ئەوە هەرایە گەنێتەوە لەوانی بە 2 ساڵ ئەنجاو دوانە ئاش بنەوە لەبەرەوەی تۆ هاتووی ڕەخنەیەکی لێگرتۆڵی کاکە هەموو شێوە بەکار نایەوە بەکار باشە تا چەند ئێستا وەرگێڕان بەس زۆر لەسەر وەرگێڕان ڕۆشین لەبەروی باس لەوە کتێبخانەی کوردی زۆری نیە و بەرهەمانی کەتە کتێبی بەرهەمی وەرگێڕاون تا چەند ئەوەی کە هەیە بۆ نمونە نووسەرانی وەرگێڕانی ئێمە ئاگاداری نووسین و بابەتەکانی سەردەمن لە هەموو بارەکان بۆ نمونە بواری ئەدەبیات وەرگرین بۆ نمونە ئەمساڵ ئەو ژنەی کە خەڵاتی نۆبڵی ئەدەبیاتی وەرگرت باس لەوە کرا کە هیچ بەرهەمێکی وەرگێڕاوی نییە بە زمانی کوردی ئەمە نیشانەی ئەوە نیە کە وەرگێڕەکانی ئێمەش ینی زۆر ینی ئاگاداری نووسین و سەردەمەک نووسین و بابەتەکانی سەردەمنین ئەمە شێ بە دوو لایەن لێکی بدێتەوە یەکەمیان وەرگێڕەکانی ئێمە خوێندنەوەیان زۆر نییە یعنی ئەوەندەی خەریکی ئەوە دەبن بەرهەمێ بدۆزنەوە و خەریکی وەرجێڕانی بن نەک ئەوەی ئاگاداری هەموو پانتایی ڕووناکبیری دنیا ببن ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تریشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەرجێڕەکانی ئێمە جگە لە 3 زمان کە کوردی و عەربی و فارسیە زمانەکانی تر بە باشی نازانن شەر نییە تۆ ئەوەندە بیزانی بۆی وەرجێڕانی پێ بکەیت من بۆ خۆم جگە لە عەربی و لە کوردی کە ئەم دوو زمانە لە مەکتەبەوە فێری بووم ئینگلیزیش و دانیمارکی ئینگلیزی بە حکمیەوەی لە کۆلیج من بە ئینگلیزی خوێنومە شارەزای بووم و دانیمارکیش لەبەروی 7 ساڵ لە دانیمارک بووم ئەو شتانەی کە وەریان دەگەڕم ئەگەر لە زمانی دووەمەوە بێمە وەکو نمونەیەکی هێنمەوە ئەچم ئینگلیزیەکەشی پیا دەکەم بۆ پیای دەکەم چونکە من ساڵی پار کتێبێکم وەرجێڕا بە ناوی جیهانی دووهەم هینی کابرایەکە پاراکخانی پێ دەڵێن هندی و ڕاوێژکاری ئۆبامایە ئەم کتێبە کە بە عەرەبیەکەی خوێنمەوە 2 جار بۆ ئەوەی وەری بجێڕم با بڵێن بە زنجیرە لە کوردستانی نوێ بڵاو بووە دوای بوو بە کتێب هەستم کرد بۆ شاییتیایە یعنی لە خوێندنەوەکەمە ئێسای بەسمەوە بە وەڵامەکەی جەنابتەوە بۆ شاییتیایە کە هاتم ئینگلیزیەکەیم کڕی ینی کە ئی خوێنیتەوە هەستەکەی چۆن تۆ لە ناو سیارەیەکای لە پڕ تاساکەی تۆ ئەو نییە مەقتایەکە خوێنیتەوە لە مەفهومەکە کێشیتیایە تاسەیەک تووشت دەبێت کە کتێبە ئینگلیزیەکەم هێنا تەماشام کرد ئەم دارن نەشرە ئەم دامەزراوی بڵاوکردنەوە لە لوبنان هەرچی شتێک سعودیەکانی سەغڵەت کردبێ مسرەکانی سەغڵەت کردبێ یا هەر وڵاتێکی سەغڵەت کردبێ لای بردووە دەری هێناوە لە دەقە عەرەبیەکە بۆی کتێبەکەی بفرۆشرێ لە وڵاتەوەتە سانسۆری کردەوە بەڵام سانسۆرێکی نامەعریفی نەک سانسۆرێکی ئەوەی ئێوە باسان تو لە کاتی وەرگێڕانە تا چەند خۆت ینی پەنا بۆ ئەو فەرەنگە کوردیان دەبێت کە تۆ باس کردن من بۆ خۆم کە دادەنیشم ئێستا ئەگەر ئەم 2-3 ڕۆژە لە ماڵەوە مەسەن کامێرەیە هەبوایە ئەوەی بیگ برازەری پێ دەڵێن کە ئەو کتێبەی عەلی حەرب من کرد زیاتر لە 15 فەرهەنگم لەبەردەستا بووە عەربی کوردی ئینگلیزی کوردی ئینگلیزی بۆ چکە جاری وا هەبووە بە کوردی کوردیشم هەیە مەسەلەن من هەم بانە بۆرینەم هەیە هینی هەژار مەسەلەن ئەوەی با بڵێن خاڵم هەیە بۆ ئەمە گرنگە جاری وا هەیە تۆ وشەیەک کە دێتە بەردەستە وشەیەک ئەو وشەیە تەماشاکەی بە عەربیەکە لە کوردیان نایدۆزیتەوە ناچارە بێ چی لێ بکەی مەسەن لە ئینتەرنێتە ئینگلیزیەکەیە دۆزیتەوە لە ئینگلیزیەکەەوە ئەچیتەوە بۆ کوردیەکە واتە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە سەرچاوەیەکی زاراوەی گەورەمان هەبێ بۆی بتوانین لەسەر ئاستی زمان ئێمە قسە بکەین بێجگە لە مانای وشەکە زۆر وشە هەیە ماناشی هەیە بەڵام کللیمەی وشەی جوانتر هەیە هی کوردی بەکاربێنن گرنگیتان بەمەداوە کە وشەکە هەم پڕاوپڕ وێ ماناکەوی هەم جوانیش بێت و وشەیەکی وا بێت لەسەر زمان خۆش بێت یەک ئەبێ ئەو وشەی کە تۆ هەڵێ بژێری بۆ کایەکە ببێ یعنی وەکوتم ناتوانانی بەکایەیەکی کشت و کاڵی شتێکی فکری وشەکەی بۆ دابنێ یا بەکایەیەکی ئەدەبی تۆ بێنی وشەیەکی فەلسەفی وەرجێڕی ئەمە یەک دوو ئەبێ ئەو وشەیە بێ پڕاوپڕی بێت سێ ئەبێ ئەو وشەیە لە ناو خەڵکدا قبول بکرێ یا لەوە پێش بەکارهێنرابێ وەنیە خاڵی چوارەم ئەوەیە ئەگەر وشەکە لاتینی بوو بۆ نمە هەردەسە نەکەوت هەندێک وشە هەیە مەسەن ڕێ مۆدێرنیتە الحەداثە تۆ مۆدێرنیتە نوێگەری نییە ماوەیەکی زۆر لە کوردستان بە نوێگەری بەکارهێنرا تۆ مەجبوری لە پەراوێزێکە یا لە ئەخیرەوە ئەڵێ ئەم وشانە من وا بەکارهێناوە بۆ ئەوەی ئەو کەسی کە دەیخوێنێتەوە
ینی بێتە بەردەست. زۆر سپاس بابەتەکەمان گفتوگۆی زیاتر هەڵدەگرێت. سپاس بۆ مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا. خۆشی دیارە خاوەنی ژمارەی زۆر لە بەرهەمی وەرگێڕانی لە بوارە جیاوازەکاندا بە هیوای لەشساقیت و سپاس بۆ هاتنیش بۆ بەرنامەکە جارێکی دیکە.